پرسیارێکم هەبوو چی وا لە ژن و پیاو ئەکات کە دوای لێک جیابوونەوەش ئەم گرژیە هەر بمێنێت وا بکە هەر قسە بەیەک بوترێ یعنی چی پاڵیان پێوە نیە کە ئەمە بکات ناکرێت لاپەڕێکی تازە هەڵدەنەوە جابوونەوە بۆ هەڵدانەوەی لاپەڕێکی تازە نییە بۆی کێشەکان نەمێنێ بۆ دروستکردنی ژیانێکی نوێ نییە وەڵڵاوایە وەڵازانی چۆنە شەیماخان ئێمە کە باسیم کەیساکەین و هەیە بەڵام دڵنیابە دیوە جوانەکەشیمان هەیە ئێمە جوانەکان بەجێ هێڵین لە داهاتووە زیاتر قسە لەسەر ئەوانە ژەکەین زۆر ژن و پیاومان هەیە لێک جیابوونەتەوە ئێستا چۆن بە ئاشتیانە هاوسەرگیریان کردو بە ئاشتیانە لێک جیابوونەتەوە یەک گوشەی ناشرین بەرامبەر یەکتری ناڵێن مناڵەکانیش لە سایەنە حەساونەتەوە بەڵام ئەوانەی وەکۆم خێزانن داوای لێبوردنەکەم لێمان عاجز نەبن زیاتر ڕقوکینەیە ینی چۆن ئەڵێ شەڕ لە کوردەواری خۆمان ئەڵێ شەڕ بە کۆنەقی نەکرێشتێکی وامان هەیە ینی ئەم خاتوونە ڕاستە لەم جیابەتەوە بەس هەتاوەکو ئێستا لە ناو مێشی خۆیان لە ناو دڵ و دەرونی خۆیان وای داناوە کە خەسوو خەزووری سەبەبوون لە کاتێکە بڕوا ببێ من خۆشم لەگەڵ یانە قسەم کردووە ئەمە هاوسەرەکەشێتی خەسوو خەزوورە و دەورەیان نەبووە ڕاستە حەزیان کردووە لەمە باشتر بن بەڵام قەت هیچ دایک و باوکی حەز ناکە مناڵەکانی تووشی تەلاق و لێک جابوونەوە بێ مستەحیلە ئیتر ڕقوکینەیە گوێگرتنە لە قسە و قسەڵۆک لەوانەیە ئێمە دایشی کەسێکی نزیکی یا ئەو کەسێکی نزیکی ڕقی لەوان بوو بێ بیەوێ ئاگرەکە خۆشکە بیەوێ زیاتر هەندێک کەسێ لە ناوە بەم جنێ و بەم سوکایەتی و قسە پێکردن مرتاحە بێ ینی ناوی خۆی فڕیاتە دەرەوە خۆی بەتاڵە کاتەوە اینجا هۆکارەکان زیاتر ڕقوکینەیە نەبوونی لێبوردەیە ئەوەی گەورەترین کێشەیە لە کۆمەلگای کوردی و ئەم کۆمەلگانی وەکو ئێمەوەیە نەمانتوانیەوە لە مناڵیە گیانی لێبوردەی دروستکەین لای مناڵەکانمان یعنی کە دوان دەنگە دەنگیانە بێ بڵێن عەفویکە لە ڕێی خوا خوای گەوراڵەوە لە زەوی ڕەحم بە یەکتری بکەن منیش لە ئاسمان ڕەحمتان پێەکەم فێری لێبوردنی فێری تۆڵەسەندنەوەمان کرد انتقام بۆیە مناڵێکمان کردووە لەگەڵ مناڵی دراوسەیەکە شەڕ دەنگە دەنگکە لە جیادی کە تۆ بڵین با بەقەی نەگەدنی ئازاکە مناڵە نەیزانیوە عەفویکە ئەڵێن بڕۆ تۆڵەی خۆکەرەوە فێری انتقامەکەین فێری تۆڵەسەندنەوەیەکەین زیاتر بۆ ئەو کەلتورە سەقەتا گەڕێتەوە زۆر سوپاس خاتونجان ئەچینە لای شنیارخان دەست خۆش بێ کاک دکتۆر پرسیارەکەم ئەوە بوو کاتێک کە ژنومێرد بڕیاری لێک جیابوونەوە ئەدەم بۆ بڕیارادەنە بەرەوەی کێشەکانیان کۆتای پێبێ بەڵام لە ئێستای بینین کێشەکانیان هەر بەردەوامە ئەم خێزانە بەڕێزی کە لێرەش ئامادەن لە دوای لێک جیابوونەوەیان کێشەکانیان هەر بەردەوام بووە هۆکارەکەی چییە؟ وڵا هۆکارەکەی لێک تێ نەگەیشتن خاتونجان تقریبا نزیکە لە پرسیارەکەی شەیماخانەوە بۆ ئەم مشکلەیە کۆتایی نایە لەبەرەوە ئەم خاتونە لە ناوە ئەکوڵێت ینی هەتاوەکو ئێستا هەر چۆنەڵێ سەبەبی لێک جابوونەوەکە یاخود بۆ گڕوتینی و ئاسەواری لێک جابوونەوەکە لە دڵ و دەرونی ئەمە لا نەچوە لە هەمان کاتیشە تێڕوانینێکی هەڵەی هەیە بۆ چوونی مناڵەکانی بۆ لای ئەم یا بۆ لای خەس و خەزووری وازانی ئەو شتانی کە ئەیکات لە بەرژەوەندی مناڵەکەیەتی چێم خاتوونەوە هەموو دایکەکانی تر کەس ڕقی لە مناڵی خۆی نییە يعني حتى من زوجها بنموني هێنمەوە دایک و باوکی ئەو مناڵەکەی نازدار بەخێوەکە نقمیەکە لە خۆشەویستیە خۆ بۆ نازدار بەخێوەکە لەبەروی خۆش شێوەیە وەزانێ باشە بەس نازانێ نازداری کەسێتی مناڵەکەی تێگەیە کە بۆی ڕوونەکەیتەوە عەقڵی هەیە وازی لێنێ یا جاری وا دایک و باوکە تونوتیژە لەگەڵ مناڵەکەی لی هەڕەشەی لێگا چای سوە ئەڵێ با بیکەم بە پیاو لەبەرەوەم خاتوونەش وا ئەزانێ کە ئەم مامەڵی کە ئەمریکا و بەم شێوە باسی باوکەکە ئەکا وەزانین لە ساڵحی مناڵەکانێتی نازانێ وێنە جوانەکەی دایک و باوکە شێوێنە بۆی هیوادارین من وەکو پێشتیش بۆمان باسکردم خاتوونە بە بڕیارەکانی بچێتەوانێ چونکە من دڵنیام ئەگەر بەم شێوە بەردەوام بێت دادگا مناڵەکانی لێسەنێتەوە ئەو کاتە ئەمان مسەیترە بن ئەمان ئەگەر ڕێی پێبن مناڵەکان بچێ بۆ لای ئەو نەک ئەو مسەیتر بێت لەبەرەوە من نامانەوێ قەت لەگەڵ وشانەشانین یەکێ سەیترەکە بەسە یەکێ دۆڕاو یەکێ براوە بێ ئێمەمانەوێ هەمویان براوە بن هەم من پیاوەژ ئەم وازی لێبێنی تر با بڕوا ژیانی خۆی سەر لە نوێ بنیاد بنێتەوانێ ئەو کاتە ئەم کاڵێ ترسم هەیە ژنێکی خراپ بێ ئەگەر خوا نەخواستە ئەم ژنێکی خراپی هێنا و کاتە هەر دادگا لێ سەنگێتەوانێ ئەڵێ تۆ ناتوانانی مناڵەکان بەخێوکە ئێمە توانێت داوایەکی لەسەر قەیدکە بڵێ ژنیە ناوە تۆ ژنەکە خراپە لەگەڵ مناڵەکانیە هەر نایەڵێ بچێ سەردانی چی بکە لەبەرەوە بەزم پێش حەدەس کەوتووە بەداخەوە خیبرە و شارەزایی نییە ئیتر ئاوا بە عەقڵ و تێگەیشتنی خۆی وا تێگەیشتووە زۆر سوپاس سنوێرخان